سڵاو بینەرانی دیبلۆماتیک مەگەزین لە کاتێکدا هەمووان چاوەڕوانی ئەویانە کرد لێبوردنی تایبەت بۆ ڕۆژنامە و چالاکوانانی بادینان دەربکرێ بە تایبەت کە سڵاو بینەرانی دیبلۆماتیک مەگەزین لە کاتێکدا هەمووان چاوەڕوانی ئەویانە کرد لێبوردنی تایبەت بۆ قوربان ئاماژەی بەوەدا کە هەوڵ هەیە ئاماژەی بەوەداوە کە مامەڵەی ئاسایش لە زینداندا لەگەڵ ڕۆژنامە و چالاکوانانی بادینە مامەڵەیەکی دروست نییە گوشار و فشاری زۆریان لێ دەکرێ و لە ڕووی دەرونیەوە ئازارە درێن من بۆ زانیاری زیاتر لەگەڵ بەژار حەسەن گفتگۆ زیاتری و بابەتاکەم لێبوردنی تایبەت ئەتوانێت پێمان بڵێ ئەم پۆسەی دوێنێ چ زانیاریەکی لە پشتەوە بوو بەناوی خودای گەورە میهرەبان بەخێر بێن طبعا دوای ئەوەی کە سوکاری سزادراوەی بادینان پەیوەندیان بە ئێمەوە کرد بەشێکیان بە قوڕژ گریان و یانیان دەتوانێت وەکو پێویست قسانش بکەن دەرکەوت کە ڕۆڵەکانیان لە ئاسایش ئەو پێنج چالاکۆن ڕۆژنامە نووسە ئەزیەت دراون و ئەشکەنجە دراون و فشاری دەرونی زۆریان لەسەرە و هەروەها شوێنی حەوانەیان زۆر خراپە و هەروەها مامەڵەی کارمەندانی ئیدارەی سزنی ئاسایشی گشتی هەولێر زۆر لەگەڵیان خراپن بۆیە ئەمە ناچار بووین نامەیەکی کراوەمان لە بۆ ڕای گشتی و هەر سێ سەرۆکایەتێکە و دەستەی مافی مرۆڤ و فراکسیۆنە جیاوازەکانی پەرلەمانی کوردستان و پەرلەمانی عێراق ڕەوانە کرد. طبعا دوو داواکاریمان لەو داواکاری پێشکەش کرد یەکیان ئەوە بوو داوامان کردی کە دەست بەجێ ئەزیەت و ئەشکەنجەدان و ئازاردان و مامەڵەی نادروستی کارمەندانی ئاسایش لەسەریان ڕاوەستێنرێ مامەڵەی مرۆڤانیان لەگەڵ بکەن لەبەرەوەی ئەوانە کورد و نۆڕۆڵی ئەو نیشتیمانن دووش داوامان کرد بە زووترین کات ئەمانە ڕادستی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بکرێن لەبەر ئەوەی بەپێی یاسا هەر ڕاگیرایە کە بڕیاری سزادرانی بۆ دەرچوو دەبی یەکسەر بگازێتەوە لە بۆ باڕێوەبەرەتیەکانی چاکسازیەکان هەر کەسە بەپێی سنووری منتقی خۆی دەبووە لە 26 کە بڕیاری دادگایان لە دژ دەرچوویانی دوا بڕیاری دادگا لەم دۆسیە بوو دەبووە لە دوای 26 ئەوانە بگوازرێنەوە بۆ نەگوازراونەتەوە ئێوە داوەتان کردووە وەڵامی لایەنی پەیوەنددار چییە؟ مەڕ بە تەکید داوامان کردنی بەڵام ئاسایشی گشتی ڕادستیان ناکاتەوە بەڵام مەفروض لە بەڕێوەبەرەتی چاکسازی گەوران و هەولێر یان وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی هیچ معاملەیەک تعاملێک لەگەڵ ئاسایش و محکەمە نەکات تاکو ئەوانیان ڕادەست نەکەن بەڕاستی چونکە ئەوانە ئێستا حالیان لەسەر زمینی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتینە بەڵام لە سزنی ئاسایشی گشتینە. ئێوە بەپێی زانیاریەکانیەوە پەیوەندی ئەم سزادانە دەرونیە پەیوەندی بە چیەوە بوو شتێک هەیە کە هۆکار بێت ئەو مامەڵەیان لەگەڵ بکرێ؟ مەڵێ بەو دوایی ئەوانە کرانە شاهد لەسەر مامۆستا بەدر بەرواری و کاک ئومێد بەڕۆشکی و کۆمەڵێک لە چالاکوان ڕۆژنامە نووسیتر کە ئەوانە کرانە شاهد لەسەروان شاهدەکەیان بە دروستی و بەبێ فشار و بە ئازادی خۆیاندا شاهدەکانیان هەموو لە قازانج و بەرژەوەندی مامۆستا بەدر بەرواری و کاک ئومێد بەڕۆشکی و تەواوی ڕاگیراوانی تری بادینان بوو بۆیە ئاسایشە کوڕەت فعلێک ئێستا مامەڵەی خراپیان لەگەڵ دەکەن. دوێ بڵێ ئەوان لە گرتوخانەش باجی ئەوادن کە بەدڵی ئەوان بەدڵی ئاسایشەوە قسە ناکەن بەبەستە تأكيد لەبەر ئەوەی ئەوانە هەمیشە حەق بێژ بووینە ئینسانی دادی خۆت بووینە بەدڵیوان قسە نەکردووە ئەکیدەوە ئینتیقامە و ڕەتفعلی ئاسایشە بەرامبەریان من و تۆ بەر لە جەژنی قوربان قسەمانە سەر لێبوردنی دەرکردنی لێبوردنی تایبەت کرد باس لەوە کرد بۆ دیبلۆماتیک کە بەڵێنێک دراوە لەم جەژنە لێبوردنی تایبەتیان بۆ دەدرێ ئەم لێبوردنە لە جەژن نەدرا چی زانیارێکی نوێ هەیە پەیوەند بە لێبوردنە تایبەتەکە ئایا ئەو هیوایە ماوە؟ بەڵێ ئەمە بەر لە جەژن هەوڵێکی جدی هەبوو لەبەر ئەوەی کە ئازاد بکرێن کە ڕۆژی جەژن نانی بەیانی لەگەڵ کە سوکاریان بخۆن بەڵام بەداخەوە ینی ئەمە نازانین لەبەر تا ئەو دەقەش شەم هەربی هیوا نەبووینە بەڵام ئێستاوە خەریکە لە زیاتیەوەی کە ئازادیان بکەن و ئەشکەنجەشیان دەدەن بەداخەوە هیواتان بۆ ماوە ئازاد بکرێت بە لێبوردنی تایبەت؟ وەڵی هەر بێهیوا نەبووینە هەوڵەکان هەیە هەوڵەکان بەردەوامە بێهیوا نەبووینە و ئینشاءڵڵا لە ڕۆژانی ئایندەش ئەگەر شتێکی نوێ هەبی بۆ ڕایگەشتە ڕای دەگەینین. بە دەرفەتێ زانم هەر لێرەوە قسە لەسەر هێنانە پێشەوەی کە ڕۆژی دادگایکردنی مامۆستا بەدەل و ئومێد بەڕۆشکی بکەین ئێوە داواتان پێشکەش کردبوو کە لە 39 کاتەکە دوورە نزیک بکرێتەوە وەڵامتان وەرگرتووە تا ئێستا؟ بەڵێ ئەمە لە 1/8 داواکاریمان پێشکەش کرد تقریبا هەفتەیەک بەر لە ئێستا
داواکاریمان پێشکەش کرد بۆی وادەی دادگایکردنیان بێتە پێش لەبەرەوەی مواعیدەکە زۆر دوورە و هەر خۆی لە خۆی دەسزایەکە کاتی خۆشی جارێکی تر هەبوو هەمان ئەو دادگایە سەرۆکی دادگای تاوانی و ئەندامانی دەستەی دادگای تاوانی دوی هەولێر ڕەزامەند بوون دیسان ئەو کاتیش مواعیدەکەی دوور هێنانە پێش ئەو جارش ئەمەلمان هەیە بێتە پێش بەڵام لەبەر ئەوەی سەرۆکی دادگا داوای ڕای ئەندامانی دادگای کردیە یەک لە ئەندامانی دادگای ئێستا لە مۆڵەتە بۆیە هەفتەی داگە ڕەنگە نەتیجەکە دەربچی. من سپاس دەکەم بەڵێ بینەرانی دیبلۆماتیک وەکو بەشدار حەسەن باسی کرد ئەوان چاویان لەوە بوو دوای بڕیاری دادگا بڕیاری کۆتایی دادگا لەسەر ئەم کەیسە ئەو 5 ڕۆژنامە سالاکوانە لە گرتوخانەکانی ئاسایشی گشتی بگوازرێنەوە بۆ چاکسازی گەوران کە سەر بە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیە بەڵام وەک باسی کرد ئەوان لە ئێستا لە گرتوخانە فشاری دەرونی زۆریان لەسەرە ئەمەش لە پای ئەوەی دوای ئەوەی ئەوانە بەشایەت بەسەر مامۆستا بەدەل و ئومێد بە ڕۆژکەی هێنرانە بەردەم دادگا ئەو قسانیان نەکرد کە دیارە ئاسایش خواستی بۆ ئەو قسانە بکەیان بەم جۆرە لایحەکانیان بۆ نووسیوەتەوە ئەم قسانیان نەکردووە بە قسەی پارێزەرەکانیان ئەمە گوشارێکی ترێ لەسەر ڕۆژنامە نووس چالاکوانانی بادینە.